بۆچی ئەمریکا هێزەکانی لە بەغدادەوە بۆ هەولێر دەگوازێتەوە؟ ئەمریکا چۆن لە هەولێرەوە دەتوانێت چاودێری ئێران و عێراق و سووریا و تورکیا بکات؟ سێ هۆکاری استراتیژی لە پشت جێگۆڕکەی هێزەکانی ئەمریکاوەیە لە بەغدادەوە بۆ هەولێر و پێگا جوگرافیا استراتیژیەکەی دەرفەتی چاودێریکردنی ئێران، سووریا و تورکیا بە واشنگتن دەبەخشێت. بەپێی راپۆرتێکی شیکاری پێگەی جیۆپۆلیتیکال مۆنیتەر، هەرچەندە لە ڕواڵەتدا لە کشانەوە دەچێت، بەڵام جێگۆڕکەی هێزەکانی ئەمریکا لە بەغدادەوە بۆ هەولێر و وڵاتانی دیکە گۆڕانکاریەکی وریانەیە لە استراتیژیدا. ئامانجلەی هاوسەنگیە کە پێویستە بۆ بەردەوامی کاریگەری ئەمریکا لە کاتێکدا ناوچەکە مەترسی ئەوەی لەسەرە ببێتە بەشێک لە ململانێ سیاسیان ناوخۆیەکان و پێکدادانە هەرێمیەکان. بەپێی راپۆرتەکە، ئامانجی سەرەکی واشنگتن بەردەوامی هەژمونی ئەمریکا بەسەر عێراقدا لە هەمان کاتدا پاراستنی سەربازیەتی لە پەرەسەندنی مەترسیە جیۆپۆلیتیکیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمریکا دەیەوێت بە کشانەوەی هێزەکانی لە بنکەی سەربازی عین ئەسەد و ڤیکتۆریا خاڵی لاوازی نەبێت بۆ هێرش لەلایەن گروپەکانی سەر بە ئێرانەوە، هەروە سەربازەکانی بپارێزێت لە هەڕەشەی درۆن و موشک. یەکێکی دیکە لە ئامانجەکانی جێگۆڕکەی هێزەکانی ئەمریکا بۆ ڕێگریکردنە لە هێرشی ئێران بۆ سەربنکە سەربازیەکانی لە عێراق. بەپێی راپۆرتەکە، هێزە شیعەکان فشارێکی زۆر لە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق دەکەن بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا و جێگۆڕکەی ئەمریکیەکان دەتوانێت فشارەکان لەسەر سوودانی کەم بکاتەوە. خطونا خطوة مهمة بحسم ملف بقاء التحالف الدولي لمحاربة داعش. بە جێگیرکردنی هێزەکانی لە هەولێر، ئەمریکا هێشتا دەتوانێت کۆنتڕۆڵی هەواڵگری و چاودێری هەبێت بەسەر عێراق و سووریا و تەنانەت ئێرانیش، ئەوەش بەپێی راپۆرتەکە. ئەوەش خراوەتە ڕوو حکومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ژینگەیەکی سیاسی لەبار بۆ ئەمریکیەکان لە هەولێر دروست بکات. ئەوەش ئەمریکەکانی کردووە بە هاوپەیمانی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان هەرگیز ئەمریکیەکانی بەداگیرکەر نەزانیوە، بەڵکو بە هاوپەیمانی نزیکی خۆی زانیوە. بەپێی راپۆرتەکە، هەولێر سێ سوودی استراتیژی بە ئەمریکا دەگەیەنێت، لەوانە سیاسی، سەربازی و جوگرافی. هێزەکانی پێشمەرگە پیشانیان داوە کە دەتوانن هاوپەیمانێکی متمانە پێکراوی ئەمریکیەکان بن. ئاماژە بەوەش کراوە بەرژەوەندەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان هاوتەری بە، هەروەها هەولێر جوگرافیایەکی لەباری هەیە بۆ چاودێریکردنی ئێران، سووریا و تورکیا. ئەوەش تەنها ئەمریکیەکان ناپارێزێت، بەڵکو ڕێگە بە ئەمریکیەکان دەدات بە خێرایی کاردانەوەیان بۆ گۆڕانکاری و پێکدادانەکانی ناوچەکە هەبێت. سوودێکی دیکەی ناڕاستەوخۆی جێگۆڕکەی هێزەکانی ئەمریکا بۆ هەولێر دەتوانێت ڕێگر بێت لە هێرشی زیاتری تورکیا بۆ سەرپارتی کرێکارانی کوردستان پەکەکە، واتە ئەمریکیەکان دەتوانن پلانەکانی تورکیا تێک بدەن، چونکە ئەمریکیەکان بەڕوونی ڕیان گەاندووە باشووری کوردستان ناوچەی بەرژەوەندی ئەمریکایە. هەر بەپێی راپۆرتەکە، هەروەها ئامادەی ئەمریکا لە هەولێر دەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئیسرائیل لە حاڵەتی هێرشی سوپای ئیسرائیل بۆ سەر ئێران بە پێدانی زانیاری هەواڵگری و لۆجستیک.